تا دێت دۆخی بەغدادی پایتەخت خراپتر دەبێت و ئاڵۆزیەکانی زیاتر دەبن. ماوەی چەند ڕۆژێکە لایەنگرانی موقتەدا سەدر لەناو پەرلەمانی عێراقمانیان گرتووە. چوارچێوەی هەماهەنگی ئەم هەنگاوەی سەدرەکان بە کودەتا دەزانێت و داوا دەکەن هەرچی زووە شکۆ بۆ دام و دەستگای یاساوی دەستوورەکانی عێراق بگەڕێنرێتەوە. چاودێرانی سیاسی پێیان وایە ئەو دۆخەی ئێستا لە عێراق دەگوزەرێ ئەنجامی کەڵەکەبوویدەیان کێشەی چارەسەر نەکراوە. ئەوەی دەبینێت ئێستا بەرژەوەندی شەخسیە و پەیوەندی بە شەقام و داواکاری هاوڵاتیانەوە نییە. من پێم وابێت ئەمە بڕیاری هاوپەیمانەکانی سەدر کە لە ناو هاوپەیمانیەکە بوون پێش کشانەوەی سەدر، ئەویش پارتی و وەکو باسم کرد سونەکان لەگەڵ سەدر و بە هاوکاری لەگەڵ مستەفا کاظمی بۆ نمونە سەیری بکەین ئێمە لە هەڵبژاردنەکانی پێشوە خۆپیشاندەران زۆر بە زەحمەت ئەیانتوانی لە شوێنێ لە بارگایەکی حکومیە نزیک ببنەوە، بەڵام ئەم جارە زۆر بە ئاسانی دەرگاکانیان بۆ ئەکرێتەوە، مەسەڵەن پێشوازیان لێ ئەکرێ. ئەمە بە فەرمانی مستەفا کاظمیە تەمان وەکو سەرکردەی هێزە چەکدارەکانی عێراقی هەموو کار ئاسانیە کراوە. بۆی ئەوەی هەیە ئێستا کە جوولەیەکی حیزبیە بۆ شکاندنی بەرامبەرەکەی ئەجینە شەقام نەخێر شەقام نییە و شەقام هیچ پەیوەندیەکی بەو بابەتەوە نییە. ئێمە سەرەتا ئەبێ بپرسین ئایا لە عێراق شتێک هەیە بە ناوی یاسا و دەستوورەوە؟ بێگومان نەخێر. ئەوەی هەیە بەس حبر عەلە الوەرەقە، ئەگەر نا لە وڵاتێک کە هەمووی میلیشا بێ، لە وڵاتێک حکومەتەوە نەی میلیشا چەکی بەدەستەوە نەبێ، لە وڵاتێک هەر حیزبە و سەر بە وڵاتێکی دراوسێ و دەرەکی بێ، لەم وڵاتە بێگومان یاسا بوونی نابێ. کە بوونی نەبوو ئیتر ئەوەی بە قووەت بێ، ئەوەی هێزی هەبێ، ئەوەی توانای مرۆیی هەبێ، ئەوەی بتوانێت خەڵک بێنێتە سەر شەقام، ئەوە ئەتوانێ کارتەکار بەکاربێنێ بۆ بەرژەوەردی خۆی و ئەو لایەنەی کە پژگیری ئەوەکە. نزیکەی 9 مانگ بەسەر هەڵبژاردنە پێشوەختەکەی ئۆکتۆبەری ساڵی ڕابردوو تێدەپەڕێت، بەڵام ناکۆچی نێوان هێزەکان بووەتە هۆکاری ڕێگری لە بەردەم دروستکردنی حکوومەتی نوێی عێراق. کە ئێستا هەیە ئەوەی منەی بینم ئەوە نییە کە ئەو قەبارە گەورەی هەبێ، ینی سراعی نێوان هێزەکانی عێراقا. بۆ نمونە ئەبینین ئێستا لەم ڕۆژانەیە ڕاستە پەرلەمان خەڵکی تێدایە، بەڵام ئەوەی کە باسەکەن شۆڕشێکی جەماوەری نییە، شۆڕشی خەڵک نییە. لەبەرەوەی شۆڕشی خەڵک وایە ئەوایە گشتگیر وایە، ئەوایە لە هەموو پارێزگاکان وایە، لە عێراقیش تەنانەت لە ناو بەغاشە ئەوایە گشتگیر وایە. ینی ئەوەی کە هەیە خەلەلانەی کە هەبووە زیاتر لە ساڵانی ڕابردووە لە حکوومەت هەبووە، لەو حکوومەتایە بۆ کە دروست کراوە، بەڵام ئەبینین ئێستا ئەم ڕاپەڕینەیە ئەم هاتنە سەرزادەی ئێستا دژی حکوومەتەکە نییە، زیاتر دژی پەرلەمان و تێکدانە. بۆیە ئەوەی من ئەیبینم سراع نێوان هێزەکانایە و ئەو سراعی هەیە سراعی کەڵەکە بووە. ماوەی چەند ڕۆژێکە دژی کاندیدکردنی محەممەد شیع سۆدانی لەلایەن چوارچێوەی هەمانگیەوە لایەنگرانی موقتەدا سەدر خۆپیشاندان و ناڕەزایان دەست پێ کردووە. چاودێران پیان وایە ئەگەر هێزە ناکۆکەکانی عێراق نەگەنە ڕێکەوتن و سازان، ئەوە دۆخی عێراق بەرەو خراپتر هەنگاو دەنێت و لە ئەگەری پێکدادانی چەکداریش دۆخەکە لە دەست دەردەچێت و چارەسەری ئاسان نابێت. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.